ئەوە هاتن بە ناوی خدای پەخشندەی میهرەبان دانیشتنەکەمان دووبارە بە ناوی گەلی کوردستانەوە دەست پێ دەکەینەوە. بەڕێزان داوا لە لجنەی کاتی دەکەن فەرمو تشریف بێنن بۆ شوێنی تایبەت بە لجنەکان. بەڕێزان دەست بە مادەی 78 دەکەین داوا لە بەڕێزان دەکەن لجنەی کاتی مادەکە بخوێنن. مادەی 78 ئەو پرسانەی لە وەرزی یاسادانانی پێشوو پێشکەشکراون دەخرێتە بەرنامەی کاری وەرزی یاسادانانی نوێ. سپاس بەڕێز. مناقشە لەسەر ئەم مادەیە کرد هەبیتن ئەگەر نەبیتن دەچینە مادەی 79 دیارە مناقشە نییە. سپاس بۆ فەرموو بەڕێز دکتۆرە باڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەمەوە مادەیە هەڵبژیرێ زیادە. سپاس بۆ ڕێی بەڕێستان دکتۆرە باڵا. مادەی 79 مادەی 79 لەم حالەتانەی خوارەوە پرساندن بە کۆتایی هاتوو هەژمار دەکرێت. 1. ئەو ئەندامەی داوای پرساندنی کردووە بۆی هەیە لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی پرساندن داوای پرساندنەکەی بکشێنێتەوە. 2. دەست دەکات کێشانەوەی ئەو وەزیرەی پرساندنی بۆ کراوە. 3. دەست دەکات کێشانەوەی ئەو ئەندامەی کە پرساندنی کردووە. 4. ئەگەر وەڵامی پرساندنەکە باوەڕ پێهێنەر بوو یان دەنگی پێویستی نەهێنا بۆ لێسەندنەوەی متمانە. سپاس بۆ بەڕێستان. بۆ مناقشەی
ئەم مادەیە دەست بە ناونووسین دەکەین. سێ بەڕێز داوایان کردووە. بەڕێز دکتۆرە بەهار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من هەرچەندە خۆم ئەندامی داڕشنەوەی ئەم ڕژنووسی پەیڕەوە بووم، بەڵام ئەم خاڵی یەکەمەی کە لێرە هاتووە پێچەوانە ئەبێتەوە لەگەڵەوەی کە وتومانە یەک لە سەرسی ئەندامان ئەڵێ و ئەو ئەندامەی داوای پرساندنی کردووە بۆی هەیە لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی پرسیاندن داوای پرسانەکەی بکشێتەوە. ئەی ئەوانە ئیمزایان لەگەڵ کردووە. ڕاستە ئێمە وتومانە هەر ئەندامێک بە واژووی یەک لە سەرسیەکەواتە ئەو یەک لە سەرسەیە وەکوە لەگەڵ ڕێزم بۆ ئەندامانی پەرلەمان ڕەیەکەیان هیچ اعتیباری بۆ نەکرێ. بۆیە ئەگەر ئەو یەک لە سێ پێشنیار هەبوو سێ کەس داوای کرد کە ئەو یەک لە سەرسەیە لا ببرێ، ئەگەر ئەو یەک لە سەرسەیە لا نەبرێ ئەبێ ئەمە داڕشنەوەی بۆ بکرێت. سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆرە بەهار. بەڕێز عومەر عینات. بەڕێز سەرۆکی پەرلەمان دقیق منیش ویستمە و قسەی دکتۆرە بەهار بکەم. باشترە بۆی ئەم کێشەیە حەل بێ. ئەو ئەندامەی داوای پرساندنی کردووە بۆی هەیە لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی پرساندن داوای کشانەوەی پرساندنەکەی بکە بە ڕەزامەندی ئەو ئەندامانەی کە لەگەڵی واژۆیان کردو. ئەگەر ئەوان ڕازی بوون ئەو کاتە بتوانێت بۆی نرخ بۆ واژۆی هاوڕێکانیشی دابنرێ و سپاس. سپاس بۆ بەڕێزتان. بەڕێز بیستم فایق. قسەکانم کرا بەڕێز سەرۆکی پەرلەمان. سپاس بۆ بەڕێزتان. دەستخۆش. بەڕێزان مناقشەی تر نەماوە لەسەر ئەم مادەیە. دەرباز دەبی بۆ مادەی 80. بەڕێزان لە لجنەی کاتی ئەو مادەیە بخوێنن. چوارەم لێسەرنەوەی متمانە مادەی 80. یەک لێسەرنەوەی متمانە دروست نابێت بەبێ ئەنجامدانی پرۆسەی پرساندن. دوو ئەگەر وەڵامی پرساندنەکە بڕوا پێهێنەر نەبوو بۆ پرسێنەر بۆی هەیە پێشنیازی لێسەرنەوەی متمانە بکات بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان. سێ پێش دەنگدان لەسەر وەرگرتنەوەی متمانە سەرۆکی پەرلەمان ڕێگە دەدات بە قسەکردن لەسەر ئەم بابەتە بۆ دوو ئەندام لەوانەی داوای لێوەرگرتنەوەی متمانە دەکەن و دوو ئەندامیش لەوانەی دژی لێسەرنەوەی متمانن. چوار سەرۆک وەزیران بە متمانە لێسەندرا و هەژمار دەکرێت ئەگەر زۆرینەی دوو لە سەسەی ئەندامانی پەرلەمان دەنگیاندا بۆ لێسەندنەوەی متمانە. پێنج ئەندامی ئەنجومەنی وەزیران بە متمانە لێسەندرا و هەژمار دەکرێت ئەگەر زۆرینەی ڕەهای ئەندامان دەنگیاندا بۆ لێسەندنەوەی متمانە. شەش بابەتی لێسەندنەوەی متمانە لە ماوەیەکدا کە لە 5 ڕۆژ زیاتر نەبێت لە ڕۆژی پرساندنەوە ئەنجام دەدرێت. سپاس بەڕێز قارەمان. دەست بە گفتوگۆ دەکەین. ئەو بەڕێزانەی داوا دەکەن تەنیا بەڕێز بیستم فایق فەرموو بەڕێز. بەڕێز سەرۆکی پەرلەمان چوارەم بۆ سەرۆک وەزیران بە دوو لەسەر سێ متمانی لێوەرەگیرێتەوە وەزیریش بە زۆرینەی ڕەها لە کاتێکا خۆ هەردووچیان لە کاتی متمانە پێبەخشینیانە لە پەرلەمان هەر زۆرینەی مطلقن بۆیە یان ڕوونکردنەوەیەک مام دەنیان بۆ سەرۆک وەزیران دوو لەسەر سێ بێ. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزتان. دکتۆرە بەهار فەرموو. ببوورە بەڕێز سەرۆکی پەرلەمان ویستم ڕوونکردنەوە لەسەر ئەوە بدەم بۆ دوو لەسەر سێدامان مش ویستم لێت بپرسم وەکو ڕوونکردنەوە چونکە بەڵێ لەبەرەوەی بە متمانەستەنەوە لە سەرۆکی حکوومەت هەڵدەوەشێتەوە لەبەرەوە دوو لەسەر سێدانراوە بۆ سەرۆکی حکوومەت و زۆرینە بۆ وەزیرەکان. سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە. تاییدی دەکەی دکتۆرە باڵە. دەستخۆش. سپاس بۆ ئێوەی بەڕێز. دیارە پێشدارێکی تر نییە لەم مادەیە. گفتوگۆ لەسەر مادەیە کۆتایی هات. دەرباز دەبین بۆ مادەی 81 فەرموو. مادەی 81 ئەگەر پرساندن بە وەرگرتنەوەی متمانە لە سەرۆک وەزیران کۆتایی پێهات ئەوە کابینەی حکوومەت بەدەست لە کارکێشاوە هەژمار دەکرێت و وەک حکوومەتی کاربەڕێکەر بەردەوام دەبێت تا ئەو کاتەی بەپێی یاسای کارپێکراوەکان کابینەی نوێ پێک دەهێنرێت. سپاس بۆ بەڕێزتان. بۆ گفتوگۆ لەسەر ئەم مادەیە دیارە مناقشە نییە. مادەکە باش دارێژراوە. دارشنێکی باشیان لێ کردووە دەستیان خۆش بیت. بەڕێزان مادەی 82. مادەی 82 کۆتا مادەی و بەشەیە هەموو ڕێکارەکانی چاودێریکردنی پەرلەمان بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەندامانی ئەنجومەنی وەزیران سەرۆکی کۆمیسیۆن و دەستەی سەربەخۆکانیش دەگرێتەوە. سپاس. سپاس بۆ بەڕێزتان. من بەڕێز عومەر عینات فەرموو.
سەرۆکی پەرلەمان تەنها هەمووەکە لابن کێشەکەمان حەلەبێ هەرێکارەکانی چاودێریکردنی پەرلەمان بۆ سەرۆکی هەمووەکە زیادە هەر هەمووش نابێ ڕستە بە هەموو دەست پێ بکە. بەڵێ سپاس بۆ بەڕێستان عومەر عینایەت. بەڕێزان ئەم بەشە بەشی حەوتەم گفتوگۆ لەسەر ئەم بەشە کۆتایی هات سوپاسی ئێوەی بەڕێز دەکەین سپاسی لیژنەی کاتی دەکەین هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا ئەم بەشە دەخەینە دەنگدان پەسەند دەکرێت و دەست بە گفتوگۆی بەشێکی تر دەکەین بەو شێوازەی کە هەر لە دەستپێکی ئەم گفتوگووە پەیڕەو کراوە بەردەوام دەبێتن. سپاس بۆ ئێوە بەڕێز سەرۆک و ئەندامانی لیژنەی کاتی. مادەی دووەم ئێوە بەتەمانە ماوە جارێ بەڵێ بەردەوام دەبین تا سەعات 6 ئێوە لێرە ناڕوان. مادەی دووەم گفتوگۆکردنی پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای هەمواری بیستەمی یاسای میلاکات ژمارە 25 ساڵی 1960 هەموارکراو لە هەرێمی کوردستان بەپێی مادەکانی 72 74 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. بەڕێزان پێشەوەی دەست بە گفتوگۆ بکەین داوا لە لیژنە یاسایی دەکەین فەرمونون بۆ سەر شوێنی تایبەت بە لیژنەکان داواش لە لیژنەی کاتی دەکەین ئەو تێبینیانە ئەرک بکێشن جارێکی تر لەکن خۆیان داڕشنێکی وردی لێ بیکەن و پلانێک بۆ ئەوەی بخینە دەنگدان ئەو پلانەش دابنن چۆنیەتی ئەوەی ئەو تێبینیانە بخرێنە دەنگدان پلانێکی دەنگدان بۆ دەنگدان تایبەت. تەواو باش دەستان خۆش بیت سپاسان دەکەین. بەڕێزان ئەندامانی لیژنەی یاسایی بەوە هەمووی داوا لە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی دەکەین یاساکە بخوێنەوە دوای دەست بە گفتوگۆ دەکەین. بەڕێز سەرۆکی پەرلەمان راپۆرتی هاوبەش لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی دارایی و کاروباری ئابووری و بەرهێنان ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 22/2018 کۆبنەوەی هاوبەشیان ئەنجامدا بۆ تاوتوێکردنی پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای هەمواری بیستەمی یاسای میلاکات ژمارە 25 ساڵی 1960 هەموار کراو کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە دوای خوێندنەوەی یەکەمی لە دانیشتنی ژمارە 2 لە ڕۆژی چوارشەممە بەرواری 6/12/2017 ڕەوانەی لیژنەکانمان کراوە. دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لیژنەکان گەیشتنە ئەم ئەنجامانەی خوارەوە. پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای هەمواری بیستەمی یاسای میلاکات ژمارە 25 ساڵی 1960 هەموار کراو. مادەی 1
هەمواری بیستەمی یاسای میلاکات ژمارە 25 ساڵی 1960 هەموارکراو لە هەرێمی کوردستان عێراق بەرکار دەکرێت و کار بە حکومەکانی دەکرێت. مادەی 2 پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی 3 کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێکی ناکۆک لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکرێت. مادەی 4 ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوبوونەوە لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. هۆیەکانی دەرچواندن بە مەبەستی دیاریکردنی ناونیشانی وەزیفی و دەستەبەرکردنی یەکپارچەیی بابەت و لە پێناو جێبەجێکردنی یاساکە لە هەرێمدا ئەم یاسایە دەرچوێندرا. سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڤاڵا سەرۆکی لجنەی یاسایی. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم ئینفازی ئەم یاسایە. وەکو هەمیشە ئەو ڕێکارەی هەمیشە پەیڕەو دەکرێن، مادە بە مادە دەخوێندرێتەوە و گفتوگۆ دەکەین و ئینجا دەخینە دەنگدان. فەرموو لە مادەی یەکەمەوە. مادەی 1 هەمواری بیستەمی یاسای میلاکات ژمارە 25 ساڵی 1960 هەموارکراو لە هەرێمی کوردستان عێراق بەرکار دەکرێت و کار بە حکومەکانی دەکرێت. بەڕێزان بۆ گفتوگۆ لەسەر ئەم مادەیە دەرگای گفتوگۆ دەکەینەوە. فەرموو بەڕێزان. بەڕێز عومەر عینات فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها ئەوەندە لەمە بووە ئەوەی یاسایی کە یاسای ژمارە 25 ساڵی 1960 پێ هەموار کراوە لێرە ئاماژەی پێ بدرێت. ئەین لەو بڕگایە ئاماژە بۆ یاسای کە لە کوردستان هەموار کراوە. یان هەموار کراو لە کوردستان بەچی هەموار کراوە بەچی یاسایەک هەموار نەکراوە لە بەغدا معدلە. فەرموو بەڕێز دکتۆرە ڤاڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەموارکراو لە هەرێمی یاساکە کوردستان لە بەغدایە لێرە نییە واتە لە مەجلس نوابی عێراقیە. عیبارەتەکە هەڵەیە نووسراوە هەموار کراو لە هەرێمی کوردستانی عێراق بەرکار دەبێت. ئەین تۆزە عیبارەتەکە ڕەکیکە. سپاس بەڕێز عومەر عینات. بەڕێز دکتۆرە بەهار. بەڕێز سەرۆکی پەرلەمان تعدیلەکە قانونەکە ناوی قانونی ژمارە 77 ساڵی 2007 لە بەغا هەمواری بیستەمە لەسەر ئەو یاسایی ڕقم 25 ساڵی 1960 و زۆرتریش مەبەست لێرەدا ئێمە ئەوەیە دەرەجەی وەزیفی بۆ خریجی علوم سیاسە داناوە کە کێشەیەکی گەورە بوو. چەند دەرەجەیەکی وەزیفی داناوە لە ناویانە دەرەجەی وەزیفی بۆ خریجی علوم سیاسە داناوە مەبەستە سەرەکیەکە ئەوەیە کە لێوێ هەیە لێرە نییە. بەڵێ. مناقەشە لەسەر ئەم مادەیە بەڕێز مەردان خەدر. بەڕێز سەرۆکی پارلەمان حەقوایە نەسی هەموارەکە هەمواری یاسایەکە لەلایەن لجنەی یاساییەوە بخوێنرێتەوە بۆ ئەوەی بەرچاوڕوونی لەلایەن ئەندامانی پەرلەمان هەبیت و بزانن گفتوگۆ لەسەر چ دەکەن و دەنگدان لەسەر چ دەکەن. بەڵام ئێرە نازانم کە پێشان نەسی هەموارەکە لە سندوقەکان هەبووە یان نە، بەڵام ئەگەر هەبیتیش دیسان زرورە لێرە ئیشارەتی پێ بدرێت و بۆی بتوانین مناقشە بکەین و دەنگی لەسەر بدەین و سپاس. سپاس بۆ ئێوەی بەڕێز دکتۆرە ڤاڵا ئەکە لەسەر وەڵامی ئەو تێبینی کاک مەردان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوە تعدیلی ئەخیریە کە لە مەجلس نوابی عێراقی کراوە بە عەرەبی ئەگەر جەنابتان ڕێگات دەندێک خوێنمەوە بۆ ئەندامان هیچ کێشەیەک پێم باشە بخوێنەوە. بەس پێشەوە دکتۆرە ڕێواز تێبینیەکەت هەبوو هەر عینی شتا پێشترش باوەڕ دەکەم لە بەردەست هەبوو ئەمە هەبووە. بەڵێ لەگەلەوەشدا هەر بۆ تاکید بۆ زیاتر بەرچاوڕۆنی با بخوێنەوە. بەڵێ فەرموو. التعديل العشرين لقانون الملاك رقم 25 لسنة 1960 المعدل. المادة الأولى تضاف العناوين الواردة في الجدول المرافق وبالدرجات الوظيفية المؤشرة إزاء كل منها إلى الفقرة 6 ألف من جدول رقم 2 الوظائف الجامعية والتعليمية. الوظائف الجامعية الملحق
بقانون الملاك رقم 25 لسنة 1960 المعدل. المادة الثانية: ينفذ هذا القانون من تاريخ نشره في الجريدة الرسمية. المادة الثالثة: تتولى وزارة المالية تنفيذ أحكام هذا القانون. الأسباب الموجبة لمضي فترة طويلة على صدور قانون الملاك وبغية تحقيق المواءمة بين العناوين الوظيفية الملحقة بالقانون مع مؤهلات واختصاصات خريجي الكليات والأقسام العلمية المستحدثة، وبهدف تحقيق الانسجام بين طبيعة الأعمال المناطة بهم وبين ما يمنح لهم من عناوين ودرجات وظيفية. شرع هذا القانون. عنوان وظيفية كانش هموي ملحقا بو تعديلك. سپاس بۆ بەڕێستان. بۆ مناقشەی ئەم مادەیە بەڕێز دکتۆرە شیرین حوسنی فەرموو. برای سروکی پارلمانی او ملحقه پیوید عنوان وظیفی البردست منینه چونکه کشک مال هرم کردستانی هی اف کلیات جدید الدف ما پیدا بین تا چندین جار ریشاخا گهان دین پارلمانی بون نمونه کلیجا پزشکی و گاوه هندک اقسام و کلیات لیو بین المجموعات طبی چناس ناوگنینه علوم سیاسه و گاوه چناس ناوگنینه علاقات دولية بين أصنافها يعني أف مشكلة هميمة الهرم كردستاني هين وجاب ديتنا من مادام أف بابا تجارب درستاهي نجهشتيا بردست برلمان تراب ديتنا من أجر بيت باش خستن بوك ردانيشتنا بيت برشافرونية كي باشتر هبت وأم بشن أوان كيشل نكمجي هين أم بشن برقافي أساي چهار سر بكين وزور سپاس سپاس بۆ بەڕێستان. با تبینێکی تەروەر بگین و ڕوونکردنەوەی کۆتایی دەدەمە بەڕێز دکتۆرە ڕێواز چونکە خۆی ئەم پرۆژەی ئامادە کردووە هەرکی کێشاوە. بەڕێز مەردان خدر فەرموو. بەڕێز سەرۆکی پارلەمان، منیش پشگیری لە قسەکانی دکتۆرە شیرین دەکەم. ینی لەم چەند ساڵەی ڕابردوو ژمارەیەکی زۆر لە بەش و کولیژ لە زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان کراونەتەوە و تەخەڕوجیان کردێ و عنوانی وەزیفیان نییە. بۆ نمونە بەشی کارگێری یاسا هەم لە پەیمانگەکان هەیە لە بەشێک لە زانکۆکانیش هەیە لە هەرێمی کوردستان تا ئێستا عنوانی وەزیفیان نییە. بۆیە ئەگەر ئەو لیستە کە ئیزافە کرایە لە یاسای عێراقی بخوێندرێتەوە بۆ ئەوەی بەراوڕۆنی هەبیت، ئەگەر بەشێک هەبیت لە هەرێمی کوردستان تا ئێستا عنوانی وەزیفی نەدرابێتێت بۆ ئەوەی مناقشە بکەین و ئیزافەی ئەو لیستە بکرێت و زۆر سوپاس. سپاس بۆ بەڕێز مەردان خدر. بەڕێز دکتۆرە جوان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان، بەڕاستی من لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا قسەکانی دکتۆرە شیرین و مامۆستا مەردانی زۆر ڕاستە. میلاکاتی وەزیفیمان هەیە، میلاکاتمان نییە، دەرەجاتی وەزیفیمان نیمە، کێشەمان زۆرە، ساڵ بە ساڵ بابلین تعین نییە و دەرەجات وەزیفیش نییە و وەزارەتی داراییش ئەو ڕێگەیەی ناداتن چکە میلاکات نییە. هیوادارین ینی ئەو یاسایە کە بەڕێزیان دکتۆرە ڤاڵا خیندی بە زمانی عەرەبی قانونەکە ڕۆن نییە، ینی لە پێشساومان نییە، بەس ئەسباب الموجبەی خیندەوە کە ئەگە بەگشتی بڕۆنی ڕاستە، بەڵام بە تایبەتی بەعض ظروف هەیە لە هەرێمی کوردستان ئەو ظروفانە لە بەغدایە نییە یان لە جنوب نییە. پێویستمان بەڕوونکردنەوەی زیاتر هەیە. ئەوە یەک دەرەجات وەزیفی و ئیستیحدار و ئەمن سوالێکی لە لیژنەی لە لیژنەی یاسایی دەکەم. بەڕاستی ئەو معلومەیەم ئەمن نییە، دەمەوێت بزانم هەموو یاسایەکانی عێراق یعنی بەغدا عێراق بەگشتی و بە تایبەتی هەرێمی کوردستان کە سێ بەشی یاسایەکانمان احتیمال لەسەر یاسای عێراقی دەکا هەموو ساڵی 59 و 58 و 60 و معدل و تعدیلات و تەغییرات و شێست، یعنی هێشتا من لە دایک نەبوومە، بەڵام باشە لۆ ئەو قانونانە ئەو یاسانە ئەمە نوێ ناکەینەوە. با فەقەراتی کەونی تێدا هەبی ئیساڵی 60 و 50 ئیستیحداتی 6 تێدابی، بەڵام یاسایەکە لەگە عەسرەکەی بی لەگە 2018 بیتن، یعنی ئیساڵی 60 چێ ئەوەی ببینی ساڵی 6 و 59 ئەوان احتیمالە زیاتر معلومەیان هەیە. ئەگە خزمەتمان بکەن زۆر سپاس. سپاس بەڕێز دکتۆرە جوان. بەڕێز شکریە شێخانی دواتر ڕێی لیژنەی یاسایی وەردەگرین. سێ بەڕێز حازرن دوای ڕوونکردنەوەش دەدەن وەڵامش دەدەن. فەرموو بەڕێز. بەڕێز سەرۆکی پەرلەمان، منیش ئەندامی لیژنەی پەروەردە و خوێنی باڵا تا ئێستا چەندەها توێش هاتوون ئەم داوایان کردووە، بۆیە داوا دەکەم هەموو ئەو بەشانەی کە کراونەتەوە چ لە کۆلێژەکان یا لە پەیمانگەکان کە ئێستا هەن و عینوانی وەزیفیان عینوانی وەزیفیان بۆ دامدرێ، هەروەها فەقەرەیشتر زیاد بکرێ بۆ هەموو ئەو بەشانەی تر
لە پەیمانگەکان یاخود لە زانکۆکان کە لە وەزارەتی خوێنی باڵا ڕێگای کردنەوەیان پێدەدرێ لە هەمان کاتیشدا ئەو سەلاحیەتیشیان بە وەزارەتی خوێنیدا یاخود بە برنبەلایانی پەیوەندیدار بدرێ کە عینوانێکی وەزیفیان بۆ دابدرێ مادەم ڕێگا بەکردنەوەی بەشێکدا دەدرێ عینوانی وەزیفیشە نەک پاش 4 ساڵ 5 ساڵ پاشەوەی تەخەڕوز دەکەن ئینجا پاش بینەوبەردەیەکی زۆر ئینجا عینوانی وەزیفیان پێ بدرێ و سپاس. سپاس بۆ بەڕێز شکریا شێخانی پێویستیمان بە ڕوونکردنەوەکی مفەسەل لەلایەن بەڕێز دکتۆرە ڕێواز هەیە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی بەڕێزان ئەندامانی پەرلەمان باسیەکەن هەمووی دروستە بەڵام ئەمەوێتە ڕوونکردنەوەیکی قانونی بدەم مەسلەی پێدانی دەرەجەی وەزیفی سلمی ڕەواتب ئەم بابەتانە مەسلەی فدراڵین یعنی لە سەلاحەتی پەرلەمانی کوردستان نییە یەک عینوانی وەزیفیش بداتە هیچ کەسێ بە دلیلی ئەوەی ئێمە لە ساڵی 2014 یان وەبزانم 14 یا 15 ئەوەی علومی سیاسی کە هاتنە ئێرە ئێمە پرۆژەمان بۆ ئامادەکردن ئیمزای پەرلەمانتارانمان کۆ کردەوە و ئابزانم خوێندنەوەی یەکەمیشمان بۆ کرد بەڵام ناچار بووین هەموو فایلەکە کۆ بکەینەوە بینێرین بۆ سەرۆکایەتی کۆمار لە عێراق و داوا بکەین بە گوێرەی سەلاحەتی دەستوری خۆیان ئەوان مەشروعێک بنووسن بۆ ئەوەی بینێرن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بۆ پێدانی دەرەجەی وەزیفی یعنی ئەمانەیە ڕوون بێ لە بەرچاوی بەڕێزان ئەندامانی پەرلەمان کە ئەم پەرلەمانە سەلاحەتی پێدانی هیچ دەرەجەیەکی وەزیفی نییە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزتان بۆ ئەو ڕوونکردنەوە. بەڕێز دکتۆرە باڵا. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئیزافەتەن لە بۆ ئەو ڕوونکردنەوانەی کە درا ئێمە تەنها لێرە بەرکارمان کردووە بۆ نەمانتوانیوە هەمواریکەین واتە ناتوانین هیچ دەرەجەیەکی وەزیفی زیاد و کەم بکەین لەوەی کە لە مەجلیسی نوابی عێراقی بەغدا پەسەند کراوە بۆیە داوا لە بەڕێستان دەکەم داواکاری بە تایبەتی خەریجی سیاسە لە ساڵی 2014ەوە لە پەرلەمان هەیە و چەند سەردانێکیان کردووە و چەند کۆبوونەوەیەکمان ئەنجام داوە و داواکاریەکەیان داواکاریەکی ڕەوایە و داوا لە ئەندامانی بەڕێز دەکەم کە بە زووترین کاتمادەکانی بخرێتە دەنگدان و ئەو یاسایە بچێتە بواری جێبەجێکردن. سپاس بەڕێز دکتۆرە باڵا سەرۆکی لجنەی یاسایی. بەڕێز دکتۆرە بەهار مەحموود. بەڕێز سەرۆکی پەرلەمان من شەرویستم ئەوە بڵێم کە ئەم بابەتە لە سەلاحیاتە حەسریەکانی فیدراڵە و هەر بۆ زانیاری بەڕێزان ئەندامانی پەرلەمانیش کۆمەڵێک لە هەموو دەرەجە وەزیفیەکان یعنی لە دەرەجەی یەکەوە هەتاوەکو دەرەجەی 6-7 هەیە لە هەموویان چەند عینوانێکی زیاد کردووە ئەمە يعني تا هەتا دەرەجەی هەش هەمووی چەند عینوانێکی زیاد کردووە خەلەلەکە ئەوێ بەڕێزیان لەبەر دەستیانانە خۆلەوانەی ئەوانەی کە جەنابتان باسیەکەن لەناو ئەو دەرەجە وەزیفیانە هەبێ بۆیە ئەوەی کە هەیە ئێمە بەرکاریەکەین زیاتر سەلاحیەتمان نییە هیچی بۆ ئیزافە بکەین. ئێستا داوا لە ئێوە دەکەین بەڕێزان لجنەی یاسایی ئەو تەفاسیلانە هەموویان بەم دانیشتنە بیدەن بۆ ئەوەی لە کاتی دەنگدان بە دڵنیاییەوە دەنگی بۆ بدەن. دەتوانن بخوێنەوە؟ ئێدێ بخوێننەوەن زۆرە؟ وڵا زۆرە. دەبا لە ناو سندوقەکانی دەنگدان هەبیتن سندوقەکانی ئەندامان هەبیتن. بەڕێز کاک عومەر عینات فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو یاسایەکە لە عێراق هەیە هەر ئەوەیە کە ئێمە نتوانین دەستکاری بکەین لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیشە ئینفاز بکرێ. مەتەنا گلەیمان لەسەرەوەی 2 جار هەموار هاتووە لە پێش لە سەرەتاوە نووسراوە هەمواری 20 میل لە ئەخیرش نووسراوە هەموار کراوە ئەوە چاکەن لە ڕووی ڕێزمانیەوە کێشەکە نامێنێ و پێویست بە خوێندنەوەی ناکا بەتە سەوری. سپاس بۆ تێبینی بەڕێزتان. خوێندنەوەکە پێویست بەوە دەکرا کە ئەوە کۆپی بکرێت لە سندوقی ئەندامە دابنرێت لە دیار ئەوەی پێشتر. بەرحاڵ ئێستا ئەم یاسا گرنگە ئێمە بەردەوام بین. مادەیەکەم گفتوگۆ لەسەر کرا هیچی تر نەماوە ئەو مادەیە دەخینە دەنگدان. بەڕێزان لجنەی یاسایی مادەی یەکەم بخوێننەوە دەخینە دەنگدان. ئەو تێبینیەی باسییان کرد هەمواری بیستەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی یەک هەمواری بیستەمی یاسای میلاکات ژمارە 25 ساڵی 1960 هەموار کراو فاریزە لە هەرێمی کوردستان داش عێراق بەرکار دەکرێت و کار بە حکومەکانی دەکرێت. ئەو مادەیە بەو شێوازە دەخینە دەنگدان.
23 لەو بەرە 51 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەستکرا مادەی دووەم مادەی دوو پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن دیارە مناقەشە لەسەر ئەم مادەیە نییە و مادەیە دەخەینە دەنگدان ئەوەی لەگەلیدایە لێرە 52 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا مادەی سێ مادەی سێکار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێکی ناکۆک لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکرێت دیارە مناقەشە لەسەر ئەمە نییە مادەیەکی ئیجرائیە ئەوەی لەگەلیدایە پەنجا کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا مادەی چوار مادەی چوار ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت ئەم مادەیە دەخەینە دەنگدان پەنجا و دوو کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ مادەکە پەسەند کرا هۆیەکانی دەرچواندن هۆیەکانی دەرچواندن بە مەبەستی دیاریکردنی ناونیشانی وەزیفی و دەستەبەرکردنی یەکپارچەیی بابەت و لە پێناو جێبەجێکردنی یاساکە لە هەرێمدا ئەم یاسایە دەرچوێندرا لەسەر هۆیەکانی دەرچواندن مناقەشە دەخەینە دەنگدان مناقەشە فەرمۆ مامۆستا حەسەن بەڕێ سەرۆکی پەرلەمان وەڵام من هەر لەسەر ئەو یەک پارچەیی بابەت وحدەت المەوضوع هەر یەکێتی بابەت نازانم ئەگەر بەڕێزان لە لیژنەی یاسایی یەکێتی بابەت باشترینە لەوەی یەک پارچەی بابەت پێم وایە هەر تەرجمە کوردیەکەشی وحدەت المەوضوع ئەوە دەگەیەنێ نازانم سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن بەڕێز عومەر عینات وەڵام منیش یەک پارچەی بابەت حەزمەکە عەربیەکەی بزانین بۆی بیکەین بە کوردی ئەگینە ئەمە لێرە بە عەربیەکە هاتووە چییە لە عەربیەکەی چی دەڵێ وحدة الموضوع والله یەک پارچەی بابەت نازانم یەک پارچەی بوو نازانم وەڵی قوماشە فرۆش یەک پارچەی وڵات وەڵا ئوستاز بینەکەی باش نییە تەرجمەکەی باش نییە با چاچکە باشتە داوا لێیان دەکەین تێبینی تەرەکرد نەبن داوا لە لژنەی یاسایی دەکەن باش ئەوە کا بزانن ئێوە دەتوانن بە شێوازێکی تر سیاغێکی وا لێ بکەن مەفهومەکە واضحتر بیت وحدة الموضوع بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنە دەستەواژەکەی هەڵگرت بە مەبەستی دیاریکردنی ناونیشانی وەزیفی و لە پێناو جێبەجێکردنی یاساکە لە هەرێمدا ئەم یاسایە دەرچوێندرا هۆیەکانی دەرچواندن دەخەینە دەنگدان بەو شێوازەی خوێندرایەوە پەنجا و چوار کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا کۆی یاساکە دەخەینە دەنگدان بەو شێوازەی خوێندرایەوە لێرە پەنجا و چوار کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ یاساکە پەسەند کرا
مادەی سیەم گفتوگۆکردنی پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای ناشتنی بازرگانی بە مرۆڤ ژمارە 28 ساڵی 2012 عێراقی لە هەرێمی کوردستان بە پێی مادەکانی 72 74 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 یان مارکراوە. داوا لە بەڕێزان لژنەی یاسایی دەکەین. بەڵێ داوا لە بەڕێزان لژنەی یاسایی دەکەین. ئەم لەسەر ئەم یاسایە راپۆرتی هاوبەش بخوێننەوە. اینجا داوا لە لژنەی ژنان دەکەین، ئافرەتان دەکەین. ئێوە ڕوونکردنەوە لەسەر ئەم یاسا دەدەن. فەرموو بەڕێز ئێوار ئیبراهیم سەرۆکی لژنەی داکوکردن لە مافی ئافرەتان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە خاڵی سێم گفتوگۆکردن بە پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای نێشتنی بازرگانیکردن بە مرۆڤ دیارە کاتی خۆی داوامان کرد ئەو یاسای عێراق ئینفاز بکرێتن، بەڵام لەسەر پێشنیاری بەشێک لە پەرلەمانتاران لە دانیشتنی پەرلەمان داوایان کرد ئەم یاسایە پێویستی بە هەموارکردنەوەیە لە هەرێمی کوردستان داوا کرا دوا بخرێتن. ئێمە وەکو لیژنەی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان پرۆژەیە یاسایەکی ترمان ئامادە کرد کە لە خاڵی سێمە داوامان کردووە هەموار بکرێتەوە. بۆیە پێشنیار دەکەم ئەو خاڵی سێم بخرێتە ئەخیری، ئەمڕۆ خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێتن، دوایە بە هەماهەنگی لەگەڵ لیژنە هاوبەشەکان راپۆرتێک ئامادە بکرێتن. سپاس بۆ بەڕێز ئێوار ئیبراهیم سەرۆکی لژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان. بەڕێز دکتۆرە شیرین حوسنی فەرموو بەڕێز. بەڕێز سەرۆکی پەرلەمانی هەرچەندە بوری بەس ئەگەر جەنابێتە دەلیڤە بدەت ئێک بسیار مناش لژنە یاسایی هەیە ئەگەر دەلیڤە هەبێت. ئەس وەسەتێکی هەشتم کو ئەوان باسا فکرە سەروەی یاسایەدا و یاسا بەرینە هەمە دەنگل سەردایی کو صلاحیاتێت یعنی پەرلەمانی عێراقیدایە کو ناسناوی زانستی بدەتن. بەس نزا ئەس من تەناقضا جدید یعنی دکتۆرە ڤالا ئیشارەت پێدا بۆ ئەوێت تەخەسوساتێت سیاسی کو داواش ئەندام پەرلەمانا کرد شێن تەقدیم بکەن پرۆژەی ئەو یا دوێژی ئەگەر هەر یاساکە عراقي يا مركزي مالفيري انفاس كر بشتي هنجي ام نشين همواري تقديم كان ام تشين تعديل بكنفا زور سباس بو بريس دكتورة شيرين حسني داواله بريس دكتورة بالا دك مولامي او بسياره بداتن بشيوه كي گشتي بريس سروكي برلمان من ما قلتوا قتابياني سياسه ليرانا تقديم كان كنت قتابياني سياسه داواكارياني هنا ايرا لیژنەی یاسایی و لیژنەی خوێندنی باڵا داواکاریەکەیان کرد بە کتابێکی ڕسمی نردیان بۆ سەرۆک کۆماری عێراق و ڕوونکردنەوە درا. لەوێ بوو بە پرۆژە چوو بۆ مەجلیس نوابی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ کرا، دووەمی بۆ کرا، لە سێم خوێندنەوە دەنگی لەسەردرا چووە بواری جێبەجێکردن. اینجا ئێمە لێرە توانیمان بەرکارکردنی یاساکە بنووسین لەبەرەوەی وەکو بەڕێزان ئیشارەتیان پێدا مەسەلەی میلاکات و مەسەلەی عینوان بەخشین لە اختصاصاتی حەسری دەسەڵاتی فیدراالدایە. ئێستا لێرە وەزیفە هەمووی عنوانی وەزیفی دایە بە خەریجی علوم سیاسە. یعنی ئێمە داوامان نەکرد ئەوان پرۆژە تەقدیم بکەن، ئەو بابەتە کۆتایی هاتووە. بەڵێ ئەوان پلەی وەزیفی خۆیان وەرگر بە پێی ئەو یاسایە کە ئەوڕۆ لە پەرلەمانی کوردستان بەرکار کرا. سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە دکتۆرە بالا زۆر سپاس. بەڕێزان ئەو پێشنیارەی بەڕێز نەخۆی وەڵام دایەوە، یعنی ئەوەی وەڵامەکەی دکتۆرە ڤالا بۆ عام دروستە، یعنی تا یاسایەک لێرە ئینفاس ناکرێت تو ناتوانانی دواتر باسی هەموار بکەیت، دەبێ ئینفاسکەی دواتر پرۆژەی هەموارەکە پێشکەش دەکرێت. ئەوە بەو شێوازەیە. بەڵام ئەوەی ئێستا مەبەستە سیەمە مادەی سیەم داوا کرا دوا بخرێت بۆ مادەی کۆتایی لە بەرنامەی کار کە یەک بەڵێ وایە بەڵێ بەڵێتەوە. ئێستا بەڕێزان ئێستا ئێمە ئەوەی عام ئینفاز بوو، لێرەش ئەوەی ئافرەتانش بە هەمان شێوە دەبێ ئینفازیکەین کە ئینفاز بوو اینجا هەموار و ئەو بابەتانەی لەسەری باز دەکرێتن. داوا لە لیژنەی ژناش دەکەین بێنە ئێرە چونکە ئینفازی ئەوەیە ئێوەش معنینە بە مەوزوع. بەڕێز دکتۆرە بەهار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ببوورە
ئەگەر بیانەوێ یاساکە وەکو ئەوەی لە بەغا هەیە بەرکاری کەینەوە ئێستا دەنگی لەسەر دێن ئەگەر بیانەوێ هەموار بکەین ئەبێ پرۆژەکەی خۆیان یعنی بێ ئینفاز و هەموارەکە بە یەکەوە بێت بەڵێ هەموارەکە پێشکەش کراوە بەڵێ پێشکەش کراوە خوندنەوەی یەکەمی بۆ دەکەین و دوای ئەوەش دەبیتە یاسا بەڵێ ئاسایی ئەگەر وەکو ئەوی بەغا باینفازی کەین کە هاتە سەر ئەوەی خوندنەوەی یەکەمی بۆ دەکەین ئەوەش دەبیتە یاسا فەرمو بەڕێزان مادەی سیەم بەڕێز دکتۆرە باڵا مادەی سیەم راپۆرتی هاوبەشەکە بخوێنم خوێندم ئەوەی سیەم بابەت راپۆرتی هاوبەش سەبارەت بە پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای نەهێشتنی بازرگانیکردن بە مرۆڤ ژمارە 28 ساڵی 2012 لە هەرێمی کوردستان داش عێراق لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەت و لیژنەی مافەکانی مرۆڤ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 6 دوی 2010 کۆبوونەوەی ئەنجامدا بۆ تاوتوێکردنی هەردوو پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای نەهێشتنی بازرگانیکردن بە مرۆڤ ژمارە 28 ساڵی 2012 عێراق لە هەرێمی کوردستان کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە دوای خوێندنەوەی یەکەمی لە دانیشتنی ژمارە 4 لە ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی دەی 2010 ڕەوانەی لیژنەکان کراوە دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لیژنەکان گەیشتنەم ئەنجامانەی خوارەوە بەرکارکردنی یاسای نەهێشتنی بازرگانیکردن بە مرۆڤ ژمارە 28 ساڵی 2012 لە هەرێمی کوردستان داش عێراق مادەی 1 یاسای نەهێشتنی بازرگانیکردن بە مرۆڤ ژمارە 28 ساڵی 2012 لە هەرێمی کوردستان عێراق بەرکار دەبێت و کار بە حکومەکانی دەکرێت مادەی 2 دامەزراوە و فەرمانگەکانی هەرێمی کوردستان عێراق و ئەوانەی خاوەن پۆستن تێیاندا جێگەی دامەزراوە و فەرمانگەکانی ناوەندی و ئەوانەی خاوەن پۆست تێیاندا لە هەر شوێنێکی ئەم یاسایەدا هاتبن دەگرنەوە مادەی 3 پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن مادەی 4 کار بە هیچ دەقێکی یاساییان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێت مادەی 5 ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت هۆیەکانی دەرچواندن لە پێناو نەهێشتنی تاوانەکانی بازرگانیکردن بە مرۆڤ و بەرەنگاربوونەوەی ئاسەوارە ترسناکەکانی تاوانەکە و سزادانی تاوانباران و پاراستنی کەڕامەتی تاکەکان و لە پێناو جێبەجێکردنی یاساکە لە هەرێمدا ئەم یاسایە دەرچوێندرا سپاس بۆ بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی دیارە و لاپەڕەیەک کەمە لەو پێشنیارەی لە بەردەستمانە و یەکانی دەرچواندنی پێوە نییە ومێدەوارم لای ئێوە هەبیتن لای ئێوە هەبیتن گرنگە ئێمە احتیمال لەسەرەوەی لیژنەی یاسایی دەکەین کە دەخوێنەوە ئێمە جۆلێ دەگرین دەست بە مادەی یەکەم دەکەین بەڕێز سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ ئامادەیە لەسەر منەسەکە ئەگەر شوێنەکە بیت بۆ ئەندامی تر لە لیژنەی مافی مرۆڤ ئەوانش دەتوانن یەکی ترێتە ئەم لایە بەڕێزان دەست بە مادەی یەکەم دەکەین فەرمونون بەڕێزان مادەی 1 یاسای نەهێشتنی بازرگانیکردن بە مرۆڤ ژمارە 28 ساڵی 2012 لە هەرێمی کوردستان عێراق بەرکار دەبێت و کار بە حکومەکانی دەکرێت لەسەر مادەی یەکەم ئەگەر گفتوگو هەبیت دەرفەت دەدەین دیارە پێویست بە گفتوگو ناکات زۆر وازەحە ئەو مادەیە دەخەینە دەنگدان مادەی یەکەم دەخەینە دەنگدان باش شش لای مەبیست 52 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کاکاری ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا مادەی دووەم
مادەی دوو دامەزراوە فەرمانگەکانی هەرێمی نەبینی. کوردستان عێراق و ئەوەی خاوەن پۆستن تێیاندا جێگەی دامەزراوە فەرمانگەکانی ناوەندی و ئەوانەی خاوەن پۆستن تێیاندا لە هەر شوێنێکی ئەم یاسایەدا هاتبن دەگرنەوە. بۆ مناقشەی مادەی دووەم لەم یاسایەدا بەڕێز ئەمەر عینات فەرموو. وڵا من تەنها داوا ڕوون کردەوە لە بەڕێزان لە لیژنەی یاسایی و لیژنە پەیوەنددار ئەوانەی خاوەن پۆستنتیاندا بۆمان ڕوونکردنەوە مەقسەیان چییە؟ بەڕێز دکتۆرە ڤاڵا فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان کە دەڵێن دامەزراوە فەرمانگەکانی هەرێمی کوردستان عێراق مەبەستمان لە وەزارەتەکانە لە دەستەکانە لە مدیر عامەکانە لە هەر کەسێک کە خاوەن پۆستە لەناو ئەو فەرمانگە و ئەو دامەزراوانەی کە لە مقدمەی مادەکە ناوی هاتووە. کارمەندی ئاسایی ناگرێتەوە. ینی هەر ینی مەخبەتەنا سەرۆکی فەرمانگە و وەزارەت و سەرۆک کارمەندەکان ژەگرێتەوە یان نا؟ ڕوونکردنەوەی یاساکە لە هەر مادەیەکی مۆجه بێ لە بۆ هەر کەسێک کە خاوەن پۆست بێ لە ناو دامەزراوەکە دەیگرێتەوە. سپاس بۆ ئەو ڕوونکردنەوەیە. دیارە هیچ تێبینی سەرنجێکی تر نییە ئەو مادەیە دەخینە دەنگدان مادەی دووەم بەو شێوازەی خوێندرایەوە دەخینە دەنگدان. لێرە 51 کەس لەگەلیدایە ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. مادەی سێ پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. ئەم مادەیە دەخینە دەنگدان. پەنجا کەس بە پەسەند دەزانیت ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. مادەی چوار کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت. هیچ تێبینیەک نییە. تێبینی نییە دەخینە دەنگدان. لێرە 51 کەس بە پەسەند دەزانیت ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. مادەی 5 ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. ئەم مادەیە دەخینە دەنگدان. پەنجا و دوو کەس بە پەسەند دەزانیت ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. و یەکانی دەرچواندن هۆیەکانی دەرچواندن لە پێناو نەهێشتنی تاوانەکانی بازرگانیکردن بە مرۆڤ و بەرەنگاربوونەوەی ئاسەوارە ترسناکەکانی تاوانەکە و سزادانی تاوانباران و پاراستنی کەڕامەتی تاکەکان و لە پێناو جێبەجێکردنی یاساکە لە هەرێمدا ئەم یاسایە دەرچوێندرا. تێبینی لەسەر هۆیەکانی دەرچواندن بەڕێز عومەر عینات فەرموو. سەرۆکی پەرلەمان تەنها لە پێناو جێبەجێکردنی یاساکە لە هەرێمدا زیادە ئەگەر پاراستنی کەرامەتی تاکەکان ئەم یاسایە دەرچوێنرا بەڕێی من ئەویکی زیاتر. سپاس. لە پێناو نێشتنی تاوانەکانی بازرگانیکردن بە مرۆڤ و بەرەنگاربوونەوەی ئاساوارە ترسناکانی و تاوانەکان و سزادانی تاوانباران و پاراستنی کەرامەتی تاکەکان ئەم یاسایە دەرچوێنرا. ئەویکەی معنا ناگەێنێ لە پێناو جێبەجێکردنی ئەمە یاساکە لە هەرێمدا ئەوە معنایەکی وە. بەڕێز دکتۆرە ڤاڵا ڕوونکردنەوە لەسەر ئەم بەڕێز سەرۆکی پەرلەمان فاریزەیەک دادنێن لە پێناو هەڵدەگرین دەڵێن جێبەجێکردنی یاساکە لە هەرێمدا ئەم یاسایە دەرچوێندرا. ئەوە بۆ بەڕێز کاک عومەر عینات.
بۆ گشتی تێبینێکی تر هەیە لەلایەن بەڕێز ئاری عەبدوللەتیف فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان نووسراوە لە پێناو لەوەکانە لە پێناو نەهێشتنی تاوانەکانی من پێم وایە بکرێ بە لە پێناو ڕێگریکردن و نەهێشتنی تاوانی بازرگانیکردن نەک تاوانەکانی بازرگانیکردن و هەروەها کەرامەتی تاکەکانیش لەوێ تاک تۆزێ شەیەکی زۆر جوانی پێم باشە بکرێ بە هاوڵاتیانیان مرۆڤ لێوە کەرامەتی مرۆڤ کەرامەتی هاوڵاتیان دەتوانێت دوجار بۆ ئێرێ ئەگەر ئەوەی ئێستا دەڵی بین و سەکا ببنێرە بەوەی بتوانن تەرکیزی بکەن لەسەر تەنیا ئەوەیە لە پێراو ڕێگریکردن زیاد بکرێ و تاوانەکانیش نا هەر تاوانی تر خۆی کاڵی تاوان کۆیە ناکەوت و تاوانی بازرگانیکردن بە برۆڤ کۆیە لێوایتە بەڵێ سپاس کاکاری تێبینێکی تر بەڕێز گەشەدارا فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی پەرلەمان من پشگیری کاگاریەکەم ئەگەر تاکەکان بگۆڕێ بە مرۆڤ بەڵام نابێ بڵین هاوڵاتی چونکە ئەم یاسایە بۆ غەیری هاوڵاتی شەکە بازرگانی پێکرێ بێگانەیە کە بازرگانی پێکرێ لە ناو هەرێمی کوردستان و عێراقانە ڕێگە پێنەدراوە بە پێم یاسایە بۆیە مرۆڤەکان ڕەنگە باشتر بێ. دەست خۆش باو تێبینیە سپاس بەڕێز گەشەدارە. بەڕێز مامۆستا ماجد ئەسمان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها وشەی کەرامەت ئەوەی عەرەبیە ئەگەر بکرێت تەرجمە بکرێت بە کوردی و زۆر ڕاست. سپاس بۆ بەڕێز ماجد ئەسمان. بەڕێز دکتۆرە باڵا ئەکە بەڕێز سەرۆکی پەرلەمان مستەڵەحی یاسایی دائیمەن فەرد و ئەفراد بەکاردێنێ ئینسان بەکار نایەنێ بۆیە پاراستنی کەرامەتی تاکەکان وەکو خۆی بێت دەقیقترە وەکو ئەوەی لە معاهدات و لە دەساتیر هاتووە. سپاس بۆ بەڕێزتان. ئێستا چاڕوانی ئەوەینە داڕشنێکی کۆتایی لێ بکەن. هۆیەکانی دەرچواندن لە پێناو نەهێشتنی تاوانەکانی بازرگانیکردن بە مرۆڤ و بەرەنگاربوونەوەی شوێنەوارە ترسناکەکانی تاوانەکە و سزادانی تاوانباران و پاراستنی کەرامەتی تاکەکان و جێبەجێکردنی یاساکە لە هەرێمدا ئەم یاسایە دەرچوێندرا. هۆیەکانی دەرچواندن بەو شێوازەی خوێنرایەوە دەخینە دەنگدان. لێرە چلونو کەس بە پەسەند دەزانیت ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا کۆی یاساکە دەخینە دەنگدان کۆی یاساکە دەخینە دەنگدان بەڕێزان کۆی یاساکە لێمە تێک چوو بیست و شەش من وام زانی زیاد بووە لەم لایە 50 کەس بە پەسەند دەزانیت ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ یاساکە پەسەند کرا. کەرامەت دەکرێتە شکۆ ئەو پێشنیارە لە جێی خۆیەتی ئەوەی کە پێشنیار کرا وابزانم کاک سووران بوو کاک ماجد پێشنیاری کرد دەستان خۆش بیت چوارەم خوێندنەوەی یەکەمی ئەم پرۆژە یاسا و بڕیارانەی خوارەوە بەپێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو بکرێتن. 1. پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای دەستەبەری تەزمینی ژمارە 31 ساڵی 2015 لە هەرێمی کوردستان. پرۆژە یاسای ئەکادیمیای زانستی سریانی لە هەرێمی کوردستان.
سێ پرۆژە یاسای بەرکارکردن و هەموارکردن و جێبەجێکردنی یاسای نەشتنی بازرگانیکردن بە مرۆڤ ژمارە 28 ساڵی 2012 عێراق لە هەرێمی کوردستان. چوار پرۆژە یاسای هەموارکردنی یاسای یەکەمی یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم بەسەر دامەزرەوە دستوریەکانی هەرێم ژمارە 2 ساڵی 2017. 5 پرۆژە یاسای ئەنجومەنی کاروباری ئەفرەتان لە هەرێمی کوردستان. 6 پرۆژە یاسای هەموارکردنی یاسای بەرەنگاربوونەوەی تێرۆر ژمارە 3 ساڵی 2006 لە هەرێمی کوردستان. 7 پرۆژە بڕیاری بە جینوسایت ناساندنی کارەساتی شنگال. فەربەرزان لجنە یاسایی بۆ خوێندنەوەی پرۆژەکان و ئاڕاستەکردنیان بۆ لجنە پەیوەنددارەکان. پرۆژه یاسای بەرکارکردنی یاسای دەستەبەری تەڵمین ژمارە 30 ساڵی 2015 لە هەرێمی کوردستان داش عێراق کە لەلایەن داندانی پەرلەمان بەناوەکانی دکتۆر بەهار مەحموود فەتاح، ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا، شوان شێخ ئەحمەد، لینا عەزەریە بارام، مونا نەبی قەهوەچی، ئەنوەر قادر مستەفا، دکتۆرە ڕێواز فایق، بەمان فەیسەل، تەلال لەتیف، دکتۆرە ڤاڵا فەرید کە لە پێنج مادە هۆیەکانی دەرچوانین لە خۆ دەگرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ئاراستنەکردنی بۆ لەژنەی پەیوەنددار. سپاس بەڕێزان. ناو پرۆژە یاسای ئاڕاستە دەکرێت بۆ لجنەی یاسایی، لجنەی دارایی، گشت ئەندامانی پەرلەمان. پرۆژەی دووەم پرۆژە یاسای ئەکادمیای زانستی سریانی کە لە 17 مادە هۆیەکانی دەرچواندن پێکاتوە و لەلایەن 29 ئەندامی پەرلەمان واژۆ کراوە کە ناوی ئاخیرەکەی دەرنەچوە لێرە کە بەڕێزان دکتۆر سرود سەلیم، لینا عەزەریە، یانوانە مونا نەبی، یعقوب گۆرگیس، دکتۆر عەبدوڵڵا جاسم، شکریە ئیسماعیل، مریەم سەمەد عەبدی، ئاواز حەمید حوسێن، وحیدە یاقۆ، کەمال یەڵڵا مەرقۆس، محەممەد سعدەدین، ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا، ئێڤار ئیبراهیم، عەبدوڵڵا محمود محەممەد، دکتۆر سیراج قەیلانی، زیاد حوسێن، تحسین ئیسماعیل، خەلەب ئەحمەد، زانا عەبدوڕەحمان، مستەفا ئەحمەد، سعید مەسیفی، دلشا شەعبان، دکتۆرە زۆزان سادق، شێخ شامۆ، شیلان جعفەر عەلی، نەجات محەممەد عەبدوڵڵا، مەدینە ئەیوب. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ئاراستەکردنی بۆ لەژنەی پەیوەندیدار. ئەم پرۆژە یاسایە ئاڕاستە دەکرێت بۆ لجنەی یاسایی، لجنەی ڕۆشنبیری و لاوان، گشت ئەندامانی پەرلەمان. بۆ لجنەی پەروەردە و خوێندنەی باڵاش دەستخۆش. پرۆژەی سیام یاسای نێشتنی بازرگانیکردن بە مرۆڤ ژمارە 28 ساڵی 2012 داش عێراق کە لە پێنج مادە بەبێ هۆیەکانی دەرچواندن لەلایەن ئەندامانی پەرلەمان ئەوە واژۆ کراوە بەبێ هۆیەکانی دەرچواندن. ئێڤار ئیبراهیم، کەژاڵ هادی، حیات مەجید، ڤیان عەباس، مریەم سەمەد، حوسێن ساڵح، بەروا عەلی، گەشە دارە حەفید، سوام عمر قادر، بەهار عەبدوڕەحمان، فەیروز تەها، دکتۆرین شیرین حوسنی، نەجات محەممەد، هیڤە حاجی میرخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ئاراستەکردنی بۆ لەژنەی پەیوەندیدار. ئەم پرۆژە یاسایە ئاڕاستە دەکرێت بۆ لجنەی یاسایی، لجنەی مافی مرۆڤ، لجنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان، گشت ئەندامانی پەرلەمان. پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێمی بەسەر دامەزراوە دەستوریەکانی هەرێم ژمارە 2 ساڵی 2017 کە لە 2 مادە و هۆیەکانی دەرچواندن پێکاتوە و لەلایەن ئەندامانی پەرلەمان هیڤە حاجی میرخان، مونا نەبی نادر، دکتۆرە شیرین حوسنی، حیات مەجید بەرخی، نازم کەبیر، مەردان خدر مستەفا، محەممەد عەلی تەها یاسین، فەیروز تەها، مەدینە ئەیوب، دلشا شەعبان، شیلان جعفەر عەلی، ئاواز حەمید، شوان شێخ ئەحمەد، دکتۆر سیراج قەیلانی واژۆ کراوە.
بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ئاراستەکردنی بۆ لێژنەکانی پەیوەندیدار. ئەم پرۆژە یاسایە ئاراستە دەکرێت بۆ لژنەی یاسایی و گشت ئەندامانی پەرلەمان. پێنجەم پرۆژە یاسای ئەنجومەنی کاروباری ئافرەتان لە هەرێمی کوردستان داش عێراق کە لە 11 ماددە و هۆیەکانی دەرچواندن پێکهاتووە لەلایەن ئەندامانی پەرلەمان کە واژۆ کراوە لەلایەن 13 ئەندامەوە ئێڤار ئیبراهیم، کەژاڵ هادی، حەیات مەجید، ڤیان عەباس، مریەم سەمەد، حەسەن ساڵح، هیبە حاجی میرخان، فەیروس حوسێن تەها، پەروا عەلی، دکتۆر شیرین حوسنی، نەجات محەممەد، بەهار عەبدوڕەحمان، سوام عومەر قادر. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ئاراستەکردنی بۆ لێژنەکانی پەیوەندیدار. ئەم پرۆژە یاسایە ئاراستە بکرێتن بۆ لژنەی یاسایی، لژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان و گشت ئەندامانی پەرلەمان. پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2006 یاسای بەرگاربوونەوەی تۆقاندن تیرۆر لە هەرێمی کوردستان داش عێراق کە لە 5 ماددە هۆیەکانی دەرچواندنەوە پێکهاتووە و لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە واژۆ کراوە. حوسێن ئیسماعیل حوسێن، دکتۆر هەورەمان حەمەد شەریف گەتێنەی، سۆران عومەر سەعید، نەجیبە لەطیف ئەحمەد، شوکری ئیسماعیل مستەفا، ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول، دکتۆرە بەهار مەحموود فەتاح، عەلی حەمەد ساڵح، قارەمان قادر فەتاح، شێرکۆ جەودەد، عومەر ساڵح عومەر کۆچەر، ئەنەس محەممەد شەریف، ئاواز حەمید حوسێن، قادر وەتمان ڕەسوول، حاجی کاروان، ماجد عوسمان بازرگان، جەودە جەدیز لەطیف، پەری ساڵح حوسێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ئاراستەکردنی بۆ لێژنەی پەیوەندیدار. ئەم پرۆژە یاسایە ئاراستە دەکرێت بۆ 3 لژنە، لژنەی یاسایی و لژنەی ناوخۆ و لژنەی مافی مرۆڤ و گشت ئەندامانی پەرلەمان. فەرموو بەڕێز. پرۆژە بڕیار بە جینۆساید ناساندنی کارەساتی شەنگال کە لە 9 ماددە و هۆیەکانی دەرچواندن پێکهاتووە لەلایەن 38 ئەندامی پەرلەمانەوە واژۆ کراوە. 37 ئەندام شێخ شامۆ، شێخ نەعمۆ، ئومێد عەبدوڕەحمان خۆشناو، دکتۆر سیراج خەیلانی، علی عوسمان علی، تەحسین ئیسماعیل ئەحمەد، علی هاڵۆ، دکتۆر عەبدوڵڵا جاسم، سارح بەشاراغا، فەرحان جەوهەر، نەجات محەممەد عەبدوڵڵا، وحیدە یاقۆ هورمز، فەیرۆز تەها عەبدولخالق، حەیات مەجید، شوان شێخ ئەحمەد، مەردان خدر، مستەفا، ئامینە زەکری سەعید، شیران جەحفەر عەلی، محەممەد سادق سەعید، دکتۆر شیرین حوسنی، تەلال لەتیف، ناظم هەرچی، ئەیوب عەبدوڵڵا، دکتۆر فەرسە سۆفی، ئالی حەمەد هەرسین، کەژاڵ هادی، ئیدریس عەلی ئیسلام، جەحفەر ئیبراهیم ئیمینکی، دلێر مستەفا، ئاواز شێخ جەنجی، بێگە دلشاد تاڵەبانی، عەلی حەمەد ساڵح، دکتۆر جوان ئیسماعیل، ئێڤار ئیبراهیم، منیرە عوسمان عەلی، مەدینە ئەیوب ئەحمەد، ئومێد حەمە عەلی، ئیبراهیم ئەحمەد سمۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ئاراستەکردنی بۆ لێژنەکانی پەیوەندیدار. ئەم پرۆژە یاسایە ئاراستە دەکەم و ئینجا ڕوونکردنەوەش لە سەرۆکی لژنەی یاساییش وەردەگرین. هەر دەمەوێت لەم بارەوە کاک شێخ شاموش کە ینی وەکو ینی ئەندامێکی پەرلەمان و کەسێکی یەزیدی ئەوش لەسەر ئەمە ڕوونکردنەوە بداتن. ئاراستە دەکەین بۆ 2 لژنە، لژنەی یاسا، لژنەی مافی مرۆڤ. لەگەڵ ئەوەشدا ڕەنگە خەڵکێک بپرسیتن کارەساتی شنگال، جینۆسایتی شنگال پێش 3 ساڵ بۆ ئێستا پەرلەمانی کوردستان ئەم پرۆژەیە ئاراستە دەکەێت و ئەم پرۆژەیە ینی دەخەتە گفتوگۆ. یعنی ئەمە ڕاستی پرسیارێکی جددیە و حقت ڕەنگە ئێمە چاڕوانی ئەوە بووین دادگای لاهای ئەم پرسەیەک لای بکەتەوە لە ڕووی یاسایی و نێودەوڵەتی. اینجا ئێمە بین ئەم پرسە لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان بخینە بەر گفتوگۆ بەو ئاراستەیە کە دڵنیاینە خەڵکی کوردستان هەموو بە وجدان بە هەموو هەستێک لەگەڵ کارەساتی شنگانن، لەگەڵ خەڵکی شنگارن. ئەوە بابەتەکە، ینی هەموو ئامۆژگاریەکانەوە بوون بۆ پەرلەمانی کوردستان دەست بۆ ئەم یاسایان نەبەت ئێستا تا لاەنە یاساییەکە، ینی بۆ ئەوەی سبغەیەکی سیاسی نەخرێتە سەر ئەم کەیسە تا ئەوان لە دادگای لاهای دادگای نێودەوڵەتی لاهای یەکلایی دەکەنەوە. بەڵام لەوێ هیچ ئومێدێک لە دادگای ICC نەماوە بۆ ئێمە
کە ئەم پرسەیەک لای بکەنەوە لەبەرەوەی عێراق حاضر نەبووە تا ئێستا عێراقی فەدرال داوای ئەندامەتی لەم دادگا بیکات یان حتا التیزامی خۆ دیار بکات بەرامبەر بڕیارەکانی دادگای لەهای لەبەرەوە ینی بابەتەکە چیتر تحملی دواخست ناکەتن بۆیە شەم پرۆژە هاتووە ئێستا داوای ڕوونکردنەوە لە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی دەکەم لەبەرەوەی مەسلەی بە جینۆسایت ناساندن و مناقەشە ناکرێت تەنیا لە ڕوانگەی یاسایی بکرێت یعنی سیاسی بکرێتن دەبێتن هەندێک بوارە لە مەسلەی بابەتی مەوزوعی و ئەرکانی فعلا ئەرکانی مادی دەستەبەر بکرێن بۆ ئەوەی ئەو بە جینۆسایت ناساندنی ئەم کارەسەتە لەلایەن پەرلەمانی کوردستان ینی شوێنی خۆی بگریت شوێنی پێویستی خۆی بگریتن فەرموو بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی بەڕێز سەرۆکی پەرلەمان پێش ئاراستەکردنی داواکاریەکەی منەوە بوو کە خوێندنەوەی یەکەمی بخرێتە جلسەیەکی کە لەبەرەوەی لە ڕووی شکلەوە پرۆژەکە هەندێک کێشەی هەیە وەکو شەرحیات داڕێژراوە اینجا مادەکان هاتوون لە ناو مادەکان و بڕگەکانیش کە بڕیار دائیمەن بە خاڵی یەکەم و دووەم دەست پێ دەکا حکمی تێدا نیە بۆیە پرۆژەکە پێویستی بە پێداچوونەوە بوو مەبەستم ئەوە بوو پێش ئاراستەکردنی پرۆژەکە چاک بکرێتن اینجا ئاراستە بکرێت سپاس بۆ ئەو تێبینیە دەکرێتن دواتر لە هەردوو لجنە بە هاوبەشی لجنەی یاسایی و لجنەی مافی مرۆڤ پێداچوونەوەش بەوە بکرێتن چکە ئامانجەکە دیارە مەقسەدی تەشریعیش لەم بارەوە لەم پرۆژە بڕیارە پرۆژە یاسانیە ئەوەش دیارە و تەسەوەر دەکەم لەوەدا لە توانادایە ئەو کەم و کورتیانەی کە لە پرۆژەکە بنێوەی شکلی چارەسەر بکرێن کاک شێخ شام و فەرموو کاک دلێر دواتر قسەکە بەڕێز سەرۆکی پەرلەمان گەلێک سوپاس بڕاستی حەیفە پەرلەمانێت دنیایەکی ئەمریکا و ئۆروپا و پێشیە پەرلەمانی کوردستانی ژروویەکی معنەوی بە ئەف کارە ساتە جینۆسایت قبولکردن ئەوە 4 ساڵ دەرباز بوون چەندین پرۆژە کەدنە خوندنایەکێ و نەچۆنە مناقەشەی سەر بێ کارە ساتێ الوی پەرلەمانی مای کوردستانی پرسیار ئەوە پرسیارە خەلکێمە ئەوە چووکە کەدنە گومانێ سەر پەرلەمانی کوردستانی گەلۆ پاشکەتنە یا مناقەشەکردنا وی ملەفی یانژی وی پرۆژەی گونەهەیە پەرلەمانی کوردستانەیە یانژی هەند تەفسیر و شرۆڤەکردنێ دیتر هەبوون نەهێلان ئەف پرۆژە بکە بە مناقەشێ و بریار سەر بێتەدان و ئەرکێکی نیشتیمانی کوردستانی بوو پەرلەمانی کوردستانی وی ئەرکی ڕابە چونکە مکەونێکی ڕەسەنێ کوردی هەفتەی و 4 فەرماندیتی حەقی ویل پەرلەمانی کوردستانی هەبوو بەری هەمی ئالیا و هەمی دنیاە بریارە سەر بێ مەلەفی بدا و حتا نۆژی گلی و گازندەی زیاد بەردەوامن سەر پەرلەمانی کوردستانی و گەلک سپاس سپاس بۆ بەڕێز شێخ شام و گلێوی گازندەی هەموو خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی ئێمە یێزیدی ئەکید بە پەرۆشیەوە هەمومان پێشوازی لێ دەکەین و بەخەمەوە هەلدەگرین ئەندامانی پەرلەمان و خەڵکی کوردستان بەگشتی قەتە و کارەساتەش لە بیر ناکەن هاوسۆزن لەگەڵ کەس و کاری ئێمە لە خوشک و برای زیدەکان بەڕێز کاک دولێر ماوەتی بەڕێز دەناوی سەرۆکی پەرلەمان پشتیوانی قسەکانی کاک شێخ شامۆوەکەم پێشنیارەکەم کارەسات بەکار نەیە تاوان بەکار بێت تاوانی شنگالە کارەسات زیاتر بۆ مەسایلی هەندێک ڕووداوی تەبیعی و لافا و ئەوانە زیاتر بەکاردێ بەڵام ئەوەی شنگال بە معنای کەلیمە جینۆساید و تاوانە زۆر سوپاس سپاس بۆ بەڕێستان دیارە ئەو پرۆژەیە پستێکی زۆری هەیە بە لجنەی پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی هەیە ئەو پرۆژەیە ئاراستە دەکەین بۆ لجنەی پێشمەرگەش سپاس بۆ ئێوەی بەڕێز بەو ئومێدەی ئەو پرۆژەیەش لە کاتێکی نێزیکدا تەواو بکرێتن لەلایەن لجنە پەیوەنددارەکان و بۆ ئەوەی بێتە ناو هۆڵی پەرلەمان و ببیت بە بڕیار ئەو بەرنامەی کار خاڵی پێنجەم دەست پێ دەکەین ئەم دوو خاڵە تەواو دەکەین و کۆتایی بەم دانش نەدێنین یەکشەمبەی داهاتوو یەکشەمبە دووشەمبە سێشەمبەش وەکو ئاماژەمان پێکردە و کۆنفرانسایە پەیوەستە بە
بە پەرلەمانەوە زیاتر بە خەڵکی تر و چوارشەمبەش هەوڵ دەدەین سێ دانیشتنی چڕۆپڕ لە سێ ڕۆژ ئەنجام بدەین بە بەردەوامی بۆ ئەوەی ئەو خاڵانەی ماوەکە لە بەردەم پەرلەمانی کوردستانن یەکلایی بکەینەوە. پێنجەم پێشچاوخستنی دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز سعید محەممەد سعید لە لژنەی مافی مرۆڤ و زیادکردنی بەڕێزیان بۆ سەر لژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی بە پێی مادەی 44 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو. ئەوە هەردووکیان ئضافەکردنوانەوە. بەڵێ ئەوەی بە پەسەند دەزانیتن دەست لە کارکشانەوەکە بەڕێز سعید محەممەد سعید لە لژنەی مافی مرۆڤ و ئضافەکردنی بۆ لژنەی کاروباری پێشمەرگە دەست بەرزکەتەوە. لە کاتی دەنگدان مناقەشە کۆتایی دێت 23 لێرە. چلو پێنج کەس بە پەسەند دەزانیت ئەوەی دژە کاک بیستۆن یەک کەس دوو کەس دەژن دوونە دوو کەس دژن بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. شەشەم پێشچاوخستنی دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز مستەفا حەمەد لە لژنەی ئەوقاف و کاروباری ئاینی و زیادکردنی بەڕێزیان بۆ سەر لژنەی گشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە پێی مادەی 44 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو. ئەوەش دەخەینە دەنگدان بەڕێزان. 5 6 7 8 11 12 13 27 لێرە 48 کەس بە پەسەند دەزانن ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. بەڕێزان ئەم دانیشتنە کۆتایی هات دووبارە یەکشەمبە دەست پێ دەکەینەوە. سپاس بۆ ئێوەی بەڕێز. ئینسان بێتاقەت دەبێت هەریک بوو هەموو تشتێک دەبێت.